بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان نێبێت لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی بەڕێزدەین لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک ئاوات قارەمانی ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵە. لەم بەرنمەیەدا هەوڵەدەین زیاتر باسی مێژووی کۆمەڵە بکەین و باسی ئەو جیابوونەوانەی کە لەناو کۆمەڵە کراوە شەهید بوونی شەهید ئارام لەگەڵ کۆمەڵی بابەتی دیکە کە پەیوەندیان بە مێژووی خەباتی کاگاوات و هەروەها کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە هەیە. کاگاوات بەخێر بێتەوە بەرنامەکەمان. سپاس دەکەم. سپاس بۆ یۆش. کاگاوات لە دوای ئەوەی کە بڵین کاک فازیلی مەلا مەحموودوان جیابوونەوە لە کۆمەڵە وەکووتت تقریبەن کۆمەڵە ساغ بۆ لەسەرەوەی کە ئەم بەشە ئیتر کوردستانیە، بەڵام لە دوای ئەوە جارێکی تر کۆمەڵی هاوڕێی ئێوە لە ڕێکخراوەکەتان جیابوونەوە بە ناوی ڕێکخراوی ڕەنجدەران. ئەمانە بۆ جیابوونەوە مشکلێکیان هەبوو؟ ئایا مەسەلەکە مەسەلەیەکی فکری بوو یاخود شتی شەخسی تێکەڵاو بوو؟ ئەمەشیان ئەو سەردەما بوو وەک گوتم کە سەرکردایەتی کۆمەڵە و سەردەمەکە شید شەهابووانە بوو کە گیرا بوون لە سجنا بوون. وەزی کۆمەڵە و کاتە وەک پێم وتی پەردەوازە بوو، کەس لە کەس نەبوو. ئەمانە یەک دوو برادر بوون، یەکیان برایم خەلیلی ناو بوو، هیچ کەش برادر هیچ کەشیان برایم حەسەن. برایم حەسەن تەلەبەی جامیعە بوو سەردەمە، دەورێکی باڵای هەبوو کە لە علاقە بە تەنزیماتی کۆمەڵە و برادر و ڕەفیقەکانی و هاوڕێکانی لەو کاتا ئەمانینی ئەوەیان کرد کە سەرکردایەتی کۆمەڵە نەیتوانێت هیچ کات. ئەمان هەڵسان بەوەی کە دژی ئەو سەرکردایەتی پێشوو شتێکیان دروست کرد بناوێن نا ڕەنجدەران، بە ناوی ڕەنجدەرانەوەنێ. ئەمە زۆری نەخەن ماوەیە بڵێن ڕاستە هینیان لەسەر کۆمەڵێ برادەر کرد بە زیاترین لە ڕێی برایم حەسەنەوە، چکو برایم حەسەن بۆ گوتم کۆمەڵی ڕەفیق و هەتا علاقەی لەگەڵ ئێمە هەبوو، من خۆم تەلەبەی جامیعانە و بەڵام علاقەشتی لەگەڵمانە هەبوو، ئەیزانی کە ئێمە تەنزیمین. برایم دەوری هەبوو لەوە کە پەیوەندیە کرد بە ڕەفیقەکانیەوە بە تایبەتەوانی ناو جامیعەوەمانە هینی ئەوەی کردن کە ئەوە کۆمەڵە سەرکردایەتی کۆمەڵە نەماوە. باش ئەوان بەڕەسمی بە ئێوەیان وت کە جیابنەوە یاخود چۆن خۆیان ڕاگەیان؟ ینی ئەو کاتە خۆ دەزانی سەردەمی نهێنی بوو نەکرا کە بڵێن بەعەلەنی بتوانن باسیەوە بکەن کە خۆیان ئاشکرا بکەن. بەڵام بە نهێنی کە هاتم بڵێ لەگەڵ منە قسەیانە کرد، باسییانە کرد کە ئێستا بابین کۆمەڵە بگۆڕین کۆمەڵی ڕەنجدەران ئێستا چێ وەزئی کۆمەڵە ئەوانەی برادرانی سەرکردایەتی وایان ئەوە ڕایان کردەوە ئێستا هاتوو نەتەوانێت لە سجنان. ئێمە بێ بەرەبەر تەنزیماتی کۆمەڵە بێن شتێکی تازەتر لەوەی کە ئەوانەیان کرد. یعنی ئەوان هینی ئەوان کە هەر کۆمەڵەیە بەڵام بە نەوعێکی کە ئەمان بڵین باشتر ڕیزەکانی کۆمەڵە ڕێگە. باشە ئەوان زیاتر دژی کاکشەها بۆ ئەوان متەنانەت باسی ئەواکرێکە ئەم کۆمەڵەیی کە کاگارامیش بڵێن سەرکردایەتیەکە هەر ئەو کۆمەڵەی جارانەوەکو چۆن ئەڵێ عارەبانەیەکی هینە و کاک ئارامیش هەر ئەو عارەبانە شەقۆشڕە لێ خوڕێ، ئەوان دژی کاگارامیش بوون. دژی ئەوە بوون کە کاگارام هەمان بڵێن وتم برایم لەگەڵ من علاقەیەکی باشی هەبوو، دووسێ چەند جارێ هاوە لەم باسیە کردۆمانە ڕۆژی چەندوتی نووسراوێکمان هەیە حەزەکەی بۆ دێنم بیخوێنەرەوە، ئەگەر ڕێی چێ لەسەری جوابم بەرەوانەوە پێمان بڵێ کەێنای دووسە ڕۆژ لام بۆ سەیرم کرد بەڕاستی لە نووسینێکی ئەدەبی نائچوو، لە نووسینێکی خەڵکێکی بەڕاستی سەرجادەی جنێ و فرۆش قسەی زۆر ناشرین بە سەرکردایەتی پێشوو. اینجا بەڵێ ئارام جارێکی کەش ئەڵێ مەجموعەیە ناڵێ ئارامەڵێ مەجموعەیەکی کە دیسانەوانەیە ئێستا هەمان عەرەبانە شکاوەکانی شەید شەهابووانە و کاتەش دیارە شەید نەبوو شەهابووانە ئەمانیشدا دیسان جارێکە قەمچی لێ تەقێن و عینەن شت لەسەر هەمان شێوەی ئەوان کۆمەڵە بەڕێوە بن. ئیتمش کە ئەو شتانەی خوێندەوە دوایی کە هاتەوە وتی ڕێی چییە؟ وتم وەڵاهی
من ڕێیم زۆر خراپە لەسەر جارێکان ئەوە هەر سلوبێکی بێئەدەبانەیە و شێوە نووسینە اینجا و برادران ئەگەر باش بن یا خراپن ئەمانە لە سجنانی ئێستا چێە تۆ بەم شێوەیە ئەم قسە ناشرینانە وتم بەڕێی ناویان بردبوون بە ناو بەڵێ بەڵێ ناڵێ عەرەبانە شکاو بەم شێوەیە عەرەبانە شکاوەکەی شەهاب و جەماعەتەکەی جاریچکە جەماعەتی جیکە قەمچی لێ تەقێنەر بەم شێوەیە ئیتر من وتم من قەت لەگەڵ ڕێیەوانیم و بڕاشم بەو هینەی ئێوە نیەکەیکەنەوەە ئیتر برایم ئەمانە بۆ گوتم تاسیریان لەسەر کۆمەڵە برادری باشکە لە ئاخری شابرایم ئەو خۆی کە گیرا احترافی لەسەر دوابەیەکیانی کرد هەر هەمیانی بەگردا بەوانەی ئێمە شۆکەی ناسی ئەوەی کۆمەڵەشی کە ناسی بێت ئەوانەش یار بەگردا خۆی ماڵەوە ماڵ ئەگەڕا لەگەڵ زاڵبتێکی جێشی عێراقیە شەوان خەڵکەکانی دۆزیەوە ئەیگرتن بەڵێ کەواتە ئەو هەر لەگەڵ دەستگیرکردنیان تەسلیم بوو یەکسەر بەڵێ بێژگە لە ئیبراهیم کەسی تر هەبوو ئەوانەی کە لەگەڵی بوون هەر ئەو بە تەنیا گیرایە خۆت هەمیان گیران ئەوانەی کە گیران مەجموعی لەو برادرانەی کۆمەڵەشی زۆر بەگردا جەمنە و کاتە چوو بوومە دەرەوە لەبەرەوە هیچ هینی لەگەڵ منە نەبوو بەڵام مەجموعی شەید شوان هەبوو چوو بۆ سەر ماڵەکەی شەی شوان زۆر ڕەفیقیشی و لە کۆمەڵەشە لە شانەیەکە بەیەکەوە بوون شوانە لەگەڵ منە بەیەکەوە بووین لە ئەو کاتە لە کۆمیتەی هەڵمەت دیشمانە کرد هەتا شوانە شوێنێکی هەبوو لە دیوارەکە کونیەک بوو شتەکانی خستەوە ڕسمێکی سەدامی پێیا بوو کە چوو بردمونیە سەر ماڵەکەوتوی ئەو ڕسمە لابوێن بەڵام شوانە پێش ئەوە زوو بوو دەرچوو بوو لەسەر بانەوە دەرچوو بوو پێیان نەزانی بۆیان نەگیرا بوو هەتا ئەو برادری چکەی هەبوو ئەینە تەلەبە بوو لەگەڵیا کوڕێکی زۆر مؤدەب فەقیر ناوەکەی بزەب لە بیرم نەمابوو دەمانچیان کە شاردبووانێ ڕێک بردبوونی سەر دەمانچەکەشتی دەمانچەکەش ئەمە تاالوی ئەمان هەمویان یادام کران بەڕاستی دەورێکی خراپی هەبوو برایم ئەو سەردەمە دەوری زۆر خراپیتە باشە ئەو دوایی درێژە یا بەو کارانەی خۆی لەگەڵ حیزبی بەعزیانی بوو بە باسی گیرا سجن بوو بەڵێ لە سجن بوو گیرا سجن بوو بەڵام برایم خەلیل کە مەسئولیان بوو مەسئولی یەکەمیان برایم خەلیل بوو برایم نەگیرا برایم کە مەفرەزەکان دروست بوو برایم هاتە دەرەوە لە منتیقەی شارەزوور لەگەڵ مەفرەزەیەکی پێشمەرگەی یەکێتی خۆمان شەید بوو بەڵام برایم لە سجران مایەوە وەوانی کەس حکمێکی بەسیتیان نا کە لە ئافادەکە کە بەر بۆیش بەروێستاڵن لە ئەمریکای نازەم لە کوێنجاوە کە ئەمەری سێعلی لە سجران زۆر بە شانازیەوەی پێوتین حەقە کۆمەڵان مەمنونی منەوە وچ هوچەم لە کۆڵکردنەوەی ڕەنجەرانی خۆیان ئەو هەموم لە کۆڵکردنەوە میان تەفروتونا بۆم تەسفیەکردن ئەی زۆر بە شانازیەوە باسێ کرد بەڵێ باشە ئەمانە کوردستانی بوون وەکو فکر کوردستانی بوون یا عراقی بوون کێشیان چی بوو کوردستانی بوون کێشیان لەوا بوو کە سەرکردایەتی کۆمەڵی ئەو سەردەمە سەرکردێکی ترسنۆکە ئەمانە خۆشیان کە گیران خراپترن عکسەوەوان قارەمان بوون بەڵام ئەمان لە گیرانە پیاوێکی حەزیل بەڕاستی بەو شێوەیە احتراف و بە شێوەیە ئەمنەکان خۆشیان بەو شێوەی ئەوە نەدڵسۆزی نەیانەکرد بۆ گرتنی برادەرەکانی جگە لەو بەیاننامەی کە دەریان کرد تۆ بینیوتەوەوانە هیچ گۆڤارێ یاخۆ بەڵگەنامەیەک شتێکی تریان لە دوای خۆیان بەجێهێشت هیچی تریانم نەدیمەنیتر هەر ئەوەی کە هێنایان بۆ من دوای یامەوە بە برایم خۆی لە دوای ئەوە من شتێکی کەیانم نەدی بەڕاستی بەڵێ کاگاوات ئەمانەی کە لە بەغا بوون کۆمەڵەکانی کە لە بەغا بوون وەکو ئەوانەی کە بە تایبەتی هەڵۆی سووریان دروست کرد ئێوە ئاگاتان لەوانە هەبوو ئێوە ئەو کاتە چوو بوونە دەرەوەیە لە ناوە بووین کە ئەو کاتە ئێمە لە دەرەوە بووین یەکێ لەوانە مەلازم جوامێر یەکەم جار ئێمە بە نردمان بە مختەفیدی نردمان لە منتیقەی قەرەداغ بۆ بێ بە یەکەم مەفرەزە لە منتیقەی قەرەداغ برایم ئەو لەگەڵ برادە ئەو شەید شەماڵ کە باسم کرد مامۆستا حەمەد پۆڵاویش کە شەید بوو ئەو لەگەڵ کوڕێکیکە هەبوو نەجمەدینی ناوبوو بە ناوی فەرهادەوە بە مختەفێتی من ماڵێکی خزممان هەبوو لە قارەمان تەنزیمی هەم تەنزیمیش خۆشمان بۆ ماڵی خوشک و ئامۆزان بوو نردمان نەوێ بە نهێنی لەوێ بوون
هەتا ئەو کاتێک کە من چوومە دەرەوانێ ئیتر کە من چوومە دەرەوە مەلازم جوابێن کوردیەکی باشی نائزانی مەجموعی سێ چوار پێنج شەش پێشمەرگەیە کە بوو لەگەڵان زۆر گونجاو نەبوو بەڕاستی بۆ سەردەمە بۆ دەرەوەیەوانە ئیتر شەی دارام و کاتە لە دەرەوە بۆەویش قەراری ئەوان ناکەم مادەم من چوومەتەوێ من لە مەتەقی قەراغ من بە مەفرەزی ئەوێ و بمێنمەوە ئەویان نردبانەوە بەلا شەیدارام کە نردبانەوە بەلا شەیدارام و کاتە شەیدارامەوە لە مەتیقەی دۆڵی جافەتی و لەم شارباژە ڕوانە بوون لەوێ کە ئیتر کاگارامی بینی بووتی من ئەتوانم بچمەوە لە بەغا ئیش بکەم لەوێ کاگارامیش نردبیەوە بۆ بەغا کە نردیانەوە لەوێ ئەو لجنەیەکیان دروستکە بە ناوی هەڵۆی سوورەوانێ ئەو بوو ئینێکشیان کرد چالاکیەکیان کرد و ئینێکیان کوشت ناوی چی بوو ئەو کە لە نووسەرێک بوو کورد بوو لە عوسمان فایقیان کوشت ئیتر بەتەما بوو چالاکی زۆر باشکەن یەکێ لە ناو خۆیانە دیار بوو خەدمایل بوو ئاشکرای کردن کە ئاشکرای کردن هەمیان گیران باشە لەسەر فەرمانی کاگارام ئەوانە چوونن بەغا ئەوانە ئاگادار بوو بەڵێ ئاگادار بوو لەسەر هینی ڕێکخرا و کۆمەڵە ئەوانە دروست بوون بە ئاگاداری شەیدارام و کات ئاگای لێبوو و کۆمیتەی هەرێم ئاگای لێبوو بە ئاگاداری کۆمەڵە خۆی بوو لەجێی اختیالەتێکە لە بەغا دروستکرا بوو بەڵێ کاگارام لە بڵین لە ساڵی 76 لە مانگی دە ئەوانەیە چێتە دەرەوە نیە؟ بەڵێ لە مانگی تۆ لە پێشەوە چوویتە دەرەوە ئەو لە پێش ئەو لە پێشەوە بەڵێ کاتێک کە ئەو چوە دەرەوانێ ئەو زووتر چوە دەرەوە چوە کەسی لەگەڵ بوو یاخوتار خۆی بوو بە تەنیا ڕۆی چۆن ینی وڵا برادێکە تا دۆڵار ڕۆتەوە یەک دوو برادری خۆ تا دۆڵار ڕۆت ڕەوانەیان کردیتر لەوە شۆ برادرانی کە هاتوون لەگەڵ خۆیانە بردبوونیان ئەم وە گوتم کاک سالار عەزیز و کاتە شەید عەلی ئەسکەری ئەمانە هەموو لە مەنتیقەیە بوون جەمالی عەلی کەواتە ئەو لەگەڵ کاک عەلی ئەسکەری بینی لە دەرەوە بەڵێ بەیەکەوە بوون زۆربەی دایمە کە جەولەیان کردو هاتوویان کرد بەیەکەوە بوون بەیەکەوە بوون شەیدارام لە مەنتیقەی دۆڵی جافەتی و هەنار بەیەکەوە بوون جەماعیە گەڕان بەڵێ کاگاوەدە و کاتە جگە لە ئێوە خەڵکێکی تر هەبوون بە ناوی قیادەی مۆقەتەوە ئیشیانە کرد لە قەرەداغ هەبوون یان نەبوون ئەو کاتە لە قەرەداغ نەبوون لە قەرەداغ ئەو سەردەمەی کە من لە قەرەداغ بووم ئەم تەحسین شاوەیز تەحسین وتیان هاتووە سێ چوار کەسێکن مەفرەزەیەک وتیان بە ناوی پارتیەوە هاتوون گوایە لە ئێرانەوە گەڕاونەتەوە بە ناوی پارتی ئەو سەردەمە منیش زۆرمان پێخۆش بووەگەر لە هەر شوێنێ هەر کەسێگەر پێشمەرگە چەکی پێ بێ و بەڵام پێشمەرگە بێ و لەگەڵمانە بێ شتێکی باشە منی چەند جارێ لە ڕێگای برادرانی بڵین خەڵکی دیەکانی خۆمان کە تەنزیمانەوە ئەمنار بە دوایە ئەموو بۆ ئەوەی یەک ببینین دانیشن بەیەکەوە تەنسیقکەین بەیەکەوە ئەگەر بمانەوێت چالاکیکەین مانەوە شتێکەکەین بەیەکەوە بیکەین وعدێوامێ و هەر نەهات چەندی جار مەحاولەمان کرد کە بیان بینین بەڕاستیار نەمان بینین ئەوەی کە باز دەکرێت ئەڵێ ئێوە ینی بە شخصی تۆ نابڵێن کۆمەڵە و یەکێتی ئەوانە زۆر فشاریان خستۆتە سەریان و ئیستیفزازیان کردوون و شتی وا هەیە ئەوە من باسی ئەو سنوورەکەم کە خۆمی لێبووم تەنها مەفرەزە کە هەبێ ئەوش بۆ ماوەی زۆر کەم بوو تەحسین بووە زۆریش محاولەمە کرد و زۆریشم پێ خۆش بوو کە بیبین و بەیەکەوە تەنسیقکەین ئەی لە شار باژێر مەسەلەن جەماعەتی لە شار باژێرش بەیەکەوە بوون هەمویان عەبدولمەلیک بووە ستاری سعی خەڵەف ئەمانە هەوڵجار بە ناوی کۆمەڵە نردیە دەرەوانە هەر هەمویان بەڵام لە ئاخر جارێک ترەوانە مەجموعەیەکی زۆر بوون دوای وازیان لە یەکێتی هێنا دیار بوو لەوێ نازانم لەگەڵ کاک سالار عەزیز ئەمانە بەینانی نەبوو لەوێوانی ترکە دینی پارتی وەکو پارتی ئەلانی خۆیان کرد بەڵام زۆرینەی بەیەکەوە جەولایانە کرد هیچ مشکلەی لە بەینا نەبوو مشکلە لە بینی ئێمە و پارتی و قیادەی مۆقەتە ئەگەر بوو بێن نەبووە هەتا ئەو سەردەمەی جەماعەت لە سووریاوە کە گەڕاو نەتەوانێ کەوان مەفرەزەیەکیان ناردبوو شەید برایم عەزۆ ئیتر ئێمە ئاگامە بەڕاستی لەوانە نەبوو وتیان مەفرەزەیەکمان ناردووەتەوانێ بۆ مەنتیقەی بادینان بە قیادەی برایم عەزۆ ئیتر ئێمە لێرە تەنزیماتی سلێمانی خەڵکمان نارد چەند جارێک بۆ ئەو شوێنەی کە عینوانەکە ئەوان نردبیان بەڵام نییە شتیوان نەبووە و نادووە جار بیستمان کە گوایمیان شەید کراون بەڵام کەواتە بۆچی تەسلیم بوونەوە
کێ عەبدولمەلیکۆوان و ستاری سای خەڵەف و کۆمەڵی خەڵکی خۆوانە خەڵکانی دیاری ئەم شارە بوون. زانی عەبدولمەلیک باسی ئەوە کرێ حەزەکەم ئەو پرسیارە بکەم تۆ دیارە ئاگاداری وەزعەکەی تۆوانە ئەڵێن کاک نەوشیروان دوو ڕێگەی بۆ داناون وتوێتی یا ئەوەتە ئەبێ ئەبە من بە یەکێتی یا ئەوەتە تەسلیمە بنەوە یا شەڕە شتی وا هەیە ئەم شتانە ڕاستە من ئەوە نازانم بەڕاستی بەزەبت چونکە من لەو مەتیقەیە نەبووم کە مەتیقی شار باژەر من لە مەتیقی قەرەداخ و گەرمیانوانە من لەوێ بووم نە پارتی لێبوو نە هیچ لایانی چێنەوە تا بڵێن وەکو ناوی یەکێتی و بزوتنەوەشی لێ نەبوو ئەوەی هەبوو کۆمەڵە بوو ئەوەی هەبوو لە مەتیقەی گەرمیان و قەرەداخە کۆمەڵە بوو زەم بۆیە ناویانەوە ئێرە بنکەی کۆمەڵەیە کێک لە هیچی کەیتیانە بوو بەڵام لەوێ ئەوە بوو بێ من بەجددی ئەو معلوماتەم نییە ئەو نەزانم وتیان هەمویان چوون تەستیم بوونەتەوانێ و ئەو دوایش ستار دیسانەوە ساڵی کردەوە بە یەکێتی و ئەو ویستی قەرایەوە و نازان مەحافظ کوژێشتەی وا پیازانیە و کوشتیان یان دامیان کردن. ئەی شتێکەیە بە ناوی ڕێخەهین کۆبوونەوەی سوورەبان یاخۆ ڕێکەوتنی سوورەبان ئەوە پێش ئەوە چییە؟ پێش ئەو کە برادرانی دەرەوە مامجەلال و کاک نەشوان و بێنەوە ئەو کاتە ناڵم کە هیچ مشکلێکمان لەبێنان نەبوو بەڕاستی کچەی داراموان لەگەڵ ئالیسکەریوانە لەوێ کۆبوونەوەیان کرد لە سوورەبان لە شاخی سووریان سوورچێ و نەک سووریان لە شاخی لەگەڵ عەبدولمەلیکوان لەگەڵ عەبدولمەلیکوان و ستانی سای خەڵکۆمانە اتفاقیان کردو ئێستا کاتەن تر ناو نرابوو اتفاقی سوورەبان ئەو اتفاقا بوو کە بزەبت من نوعێتی نووسینەکەی کە اتفاقیان سەکردبوو نەمبینی بوو بەڵام اینی ئەویان کرده بوو کە بەیەکەوانە وەکو پێشمەگەی یەکێتی کوردستان بەیەکەوە هەمووان هاوبەش بن لە خەبات و لە شەڕی براکوژی نەبێت شەڕ نەبێت لەبینە شەڕیش نەبووە تا ئەو سەردەما بەڵێ هەڵوێستی کاگارام بە تایبەتی لەسەر قیادەی مۆخەت و ماڵی مەلا مەستەفا ئەگەر ئەو پرسیارە بکەم تۆ زۆر لێی نزیک بووی هەڵوێستی چی بوو لەسەر شەڕی ناوخۆ هەڵوێستی چی بوو؟ شەیدارام بەڕاستی هەڵوێستی شەیدارام لەسەر جەلالێت و مەلایی لەسەر هەردووکی بەشتی زۆر خراپێزانین هەردووچیانە بەوا زانی کە بجددی زەربیان لە حرەکەی کوردی و لە گەلی کورداوە هەردووکیان خراپبوون ئەو شەڕە تەنها ماڵوێرانی و کوردی تیا کوژراوە ئەوە دژی هەردووکی بوو بەڕاستی کە جارێککە نابێ ئەو شەڕی براکوژێ دروست بێتەوە ئەو دژی شەڕی براکوژی بوو بەڵێ لەگەڵ نەبوو ینی نەخێر نەوەڵە بە هیچ شێوەی لەگەڵ نەبوو لەو سەردەمەی کە ئەو مابوو شەڕ ڕووی نایە نەخێر هەتا ئەو مابوو هیچ شەڕێک نەبوو لەو سەردەمەی کە وە گوتم کە شەڕەکە لە منتیقەکە بووە لە منتیقەی بادینانوانە ئەوە لەگەڵ برادرانی دەرەوە کاتۆدە و بدر و هەمان بەڕاستی در شەڕەکە لەوە دەستی پێ کردو کە ئەوان گەڕاونەتەوە لە برایم ئەزۆ شەڕەکە دەستی پێ کرد دوای مەلازم حەسەن خۆشناوە گوایە لە کەت چەکیێناوە ئەوانیش هەمان شەید کردن و چەکەکانیان بردوون گوای قیادەی موقەت کردوانە شەڕەکان لە ئەوانەوە هات کە هاتی تر هات نەخوارەوە بەڕاستی تر وەزعەکە لەوە دەستی پێ کرد کە شەڕی براکوژەکە دیسانەوەکو جاری جارە جەلالی مەلایەک بەڵێ کە مام جەلالوانە گەڕێنەوە و لەگەڵ کاک نەوشیروانە بۆچی شەیدارام نەچوو بەرەو پیریانەوە بۆچی لەگەڵیان کۆ نەبووە؟ من ئەو سەردەما کە مام جەلال و کاک نەوشیروان و برادرانە گەڕێنەوە لە منتیقەی مەسەلەسەکە لەوێ بن لەوێ جوابێن کە گوایە گەڕانەوە کاتە شەیداراموان لە منتیقەی شارباژێر ڕەبن لەوێ کاگارام بە کاک سالار و مەلا بەختیار و ئەمانە ئەڵێ من نایە بۆچی نەچوو ئەویان ڕەنگە ئەوان بزان بۆ چکە لای من باسی ئەوەی نەکردووە کە بڵێ پێم ناخۆشە هاتوونەتەوە بەعکسەوە ئەو پێی خۆش بووە کە گەڕاونەتەوانێ کە مەسئول بوون لەو مەتیقەیە هەمویان لەو کۆبوونەوەیە بوون لەوێ تەشکیلاتی یەکێتی نیشتمانیان کردبوو کاگارام هەرتیان نەبوو لەوێ نەبوو کاتێک برادێکمان هەبوو لەوێ بوو کاگارام کاغەزی پیاناردبوو چوە لەوێ کە هاتەوە کاغەزی ئەوی هێنابوو مەلا نەریمانی ناوبوو مامۆستا بوو دوایی ئەویش خەدمایی دەرچوو شۆڕش خۆیان کوشتیان کە هێنەکانی هێنایەوانێت تەشکیلاتەکەی بۆ باسکردین نووسراوە
شەی دارام ئەو کاتە تەشکیلاتی کە یەکێتی نیشتمانیەکەن عەلی ئەسکەری ئەکرێ بە مەسئولی مەکتەبی عەسکەری، مام جەلال وەکو سکرتێری یەکێتی ئەو سەردەما کاک نەوشیروانوانە هەر یەکەی بڵێن بۆ هەرێمەکان تەوزیعکرەکان شاکراوە بە مەسئولی هەرێمی منتیقەی شارباژێر ئەو منتیقەیە هەر یەکەی تر بڵێن شەید ئارام دانرابوو وەکو مەسئولی ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەو کرابوو بە مەسئولی ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستان. کاک سالار عەزیزە و کاتە دیارەوە لەوێ لەگەڵ ڕەسوڵمەمبەر نردبوونیانە دەرەوە گوایە ئەوانیش مەسئولی علاقاتی دەرەوەی یەکێتی بن. تەشکیلاتەکە بەو شێوەیە بوو کە خەبوڵی بوو ئارام ئەو بەلایەوە مشکلەی نەبوو کە گەرام مشکلەی نەبوو، بەڵام کە این بووتی ئێمە دوایی کاک نەشوان کە گەڕابوون لەگەڵ مەلا زەمەرۆن بوو منتیقەی شارباژێر، کاک نەشوان نامەیەکی نووسی بوو بۆ شەید ئارام، ئەڵێ تا 15 مانگ ئەڵێ تا 15 یەک ئەگەر یا وەرن بۆ لای ئێمە ساڵی ساڵی 77 بەڵێ ئەڵێ ئەگەر من نەهاتم ئێوە وەرن، ئەگەر ئێوە ئەگەر یا من ئێمە تا 15 مانگ یا ئەگەر ئێمە نەهاتینە بەرەوە بۆ لای ئێوە وەرن، ئێوە وەرن لێرە بۆ یەک ببینین و ئینکەین. ئیترەوە بوو شەیداران من پێم وتم کاگارم بۆ ناچی بڕۆ من حەزەکەی ڕەوانە دەکەم یا حەزەکەی مەفرەزە لەگەڵان ێرەمە تاچوتی نە جارێ ناڕۆم با کاگارم نوشوان تێدی ئیشەکانم تەواوەکەم ئەو کاتە 15 مانگ تۆ ژوارە لەگەڵما بەیەکەوە ڕۆین کە چوینە ئەوێ ئەچین بۆ سەرکردایەتی لێەوە من و تۆ چینە دەرەوە ڕێک وایوت وتی من و تۆ چینە دە و کاتە من تۆزێ وەزیق نەخۆشیێک لە قاچما بوون زۆر نەمەتوانی باش بڕۆم، وتی بەیەکەوە ڕێن بۆ ئەڵمانیا بم بۆ ئەڵمانیا لەوێ دکتۆری زۆر مهمە ئەڵمانە زۆر مهمە بۆ ئێسخانوانە لەوێ عیلاج بکەوانە ئیتر چی لە مێشیا بوو ئەویان نازانم بەڕاستی. بەڵام بەهاتنەوەی مام جەلال و ئەوان دڵخۆش بوو ناخۆش بوو پێی وەزعەکەی بەدڵ بوو وەڵاهی لە ڕوو دڵخۆش بوو لە ڕوو دڵخۆش بوو چکم بە تایبەتی حەزیەکردنەوە شوان مستەفا بێتەوە چون چەند جارە بلای من باسی کردوتی کاک نەوشیروان زۆر برادەرمان زۆر ڕەفیقمان پیاوێکە بێتەوانەی ئیسفادەی زۆری لەکەین تا ئەوە شەوەی مام جەلال کەی مام جەلال بێت هاتەوانەیە وەڵاهی ئەمری واقع ئەبێ ئەوەمان قبول بێ. مام جەلال پیاوێکی ناسراوە ئێمەمانانیش کەس ئێمەمانان ناناسی مام جەلال بەتەنیا بچێتە لایەکەوە بەخوا هەمومان بەتەنیا لایەکە بین خەڵکەکە زیاتر لەو کۆ بێتەوە بۆ ئەم سەردەمەی شۆڕش پێویست نەمانە. ئەوە ڕێی شەید ئارام بوو یعنی ئەو وەکو ڕێخستنەویست کەڵکیان نێوەربگرێ یاخۆت بڕوای ئەو وەکو پێشمەرگایەتی نەک بۆ کۆی تەنزیمی کۆمەڵە تەسلیمی ئەوانکە. شەید ئارام پیاوێکی بەڕاستی بە مەعنا مارکسی بوو بۆ بەڕاستیش بڕوای تەواوی بە کۆمەڵە هەبوو و تەسەڕوفاتیشی وەکو پیاوێکی مارکسی و وەکو پیاوێکی کۆمەڵە بەڕاستی تەسەڕوفاتێک کرد. علاقەیەکی زۆر باش لە هەر کەسی برادێکە ئاجز بوو بێشتێ بوو کە ئەیبینی ڕێ قەنەعەتی پێکرد پیاوێکی زۆر بە قەنەعەت بوو قەنەعەتکردن بوو بە خەڵک. بەڵام کاک نەوشیروان و مام جەلالی نەبینی نەیشێوێ نەخێریچانی نەبینی کە شەید بوو هیچە تا شەید هیچی نەبینی چوە قەرار بوو نەوە گوتم 15 مانگ بەیەکەوە تا بە منی و تۆژە بێ بێ لەگەڵما بەیەکەوە چین لێرە برادێکدار نییە بۆی خۆیان چێنێرن بابینێرن من و تۆ ئەڕۆین لەوێ لە سەرکردایەتی دوای لێوە چینە دەرەوە بۆ ئەوروپا من تۆ بم بۆ ئەڵمانیا. باش ئەمە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمانین. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەم وەرە دەین لەگەڵ کاگاوات قارەمانی ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵەی مارکسی لینینی یاخود ڕەنجەرانی کوردستان. کاگاوات شتێکە بوو ئێمە کەمێک پێشکەوتین بەڵام ئێوە لە ناو شاری سلێمانی ئەو کاتێک کە خاڵەشەها بۆوان لە سێدارە ئەدرێن ئەتانەوێت چالاکی بکەن چالاکێکی سەربازی ئەویش کە دوایی وا کۆتایی هات بە تەقەکردن لە پارێزگاری ئەو کاتەی سلێمانی. تۆ بۆ خۆ لە نزیکەوە ئاگادار بووی بەڵام ئەوەی کە من تێبینیم کردووە کەمتر باسی تۆ کرێ لەو چالاکیەیە. تۆ
چۆن باسی ئەو چالاکیەکەی یعنی هەندێک جار گلەیش لە تۆژەکرێ بۆ نمونە ئەڵێن کە خەڵکی تیا بووە کە کۆمەڵە نەبووە بۆ نمونە حەمێ مام عەلی و ئەوانە ئەڵێن ئێمە بە ئاشکرا مەلایی بووین و نەشمانەزانی هەر کۆمەڵەش چییە بەڵام شوێنە و هینانە کەوتبووین چیرۆکی تۆ چییە لەسەرەوە چۆن ئەم پلانەدانرا بۆچی پارێزگای سلێمانی خۆڵێن پیاوێکی یەشگارەوەندە خراپیش نەبوو تا خەڵکی تر هەبوو بکوژرێ نەگەو ئەزای چۆرکە کاوە ئەو سەردەما ئەوەی کە جەنابە دەڵێ ئەوە ڕاستە ئێمە وە گوتم ئەو دووسێ برادەرەی کە ناردەبوومان بۆ منتیقی قەرداغ مەلازم جوامێر و کە شەید شەماڵ مامۆستا حەمین پۆڵە لەگەڵ ئەو فەرهاد ناوە ئەمە مشکیلیان هەبوو جوابیان بۆ ناردین وتیان مشکیلیان هەیە لە بینی خۆیانە لە بینی ئەم سێ کەسیش بوو سێکەس بوون مشکیلیان هەبوو لەسەر ئەوەی کامیان لە بینی شەید شەماڵ و ئەو فەرهاد ناوی خۆی ناوی نەجمەدینە خەڵکی کەرکووکیشە نازانم ئێستا بەڕاستی لەکوێیە من و مەلابەختیار هەردووکمان چوین بۆ قەرەداغ بۆ قارەمان بۆ ئەو دێی کە وە گوتم ماڵی هەم خوشکی منی لێ هەم ئەم ماڵی ئامۆزا و ماڵی خزمەکانی منی چوین بۆ ئەوەی ئەوان ببینی ئەوان ئەو سەردەمە بە دزیەوە ئەگەر شەو بچوونایەتە دەرەوە ئەڕۆشتن بە دزیەوە شەو بچووناتە دێک ئەوەی دۆستی خۆمان بۆ بانیان کردایە و بیان بینایە لەگەڵ خەڵکێکی نیام کردایە نابوو کەس بیان بینێ کە چوین لەوێ نەمابوون لە ماڵەکە مختەفی بوون لەوێ نەماوتیان وڵا ڕۆشتون توانەی وپانی کەیەنەوتی نیام تۆکەینەوە من و مەلابەختار شەیەکماینەوە لە قارەمان چاوەڕوانمان کرد نەهاتنەوە بۆ ڕۆژی دوایی هەردووکمان گەڕاینەوە بۆ سلێمانی گەڕاینەوە بۆ سلێمانی سێ-چوار نامە هاتبوو لە ماڵی ئێمە بوو نردیان بۆ ماڵی ئێمە کوڕێکمان هەبوو ئەوە لە تەتەر بوو لە بینی ئێمە و لە بینی دەرەوە غەریب هەڵەدنی کوڕێکی پچکۆلەی مناڵ بوو زۆر مناڵ بوو تەمەنی هەر 13-14-15 ساڵ لەوە زیاتر نەبوو دایمە ئەوە شتەکانی هێنا کوڕێکی زۆر وتوریە و ئازاوانم کە هەند نامەکانمان بینی نامەیە کاگاران بۆ منی نووسیوە ئەڵێ ئەوە مەفرەزەیەکمان ناردەوە بۆ سلێمانی هەوڵی ئەوە بێن چالاکیە بکەن لە هینی ئەوەی کە لە ڕەدی ئەوەی کە بۆ کوشتێ بڵین دەنگێک باتوانێت کە شەید شەهاب و برادرانە یادام کراون ڕەتفیع لە ئاساس هەوڵ بێن مدیری ئەمنی سلێمانی مدیری ئەمنی سلێمانی ئەو کاتە نادی مۆزەفین هەبوو گوایە یەتە شەوی جومعانێتە نادی مۆزەفین لەوێ ئەگەر هەوڵ بن لەوێ اختیار اینجا هەتا بۆڵێ بەو ناونیشە ئەڵێ برش چۆ بەلای ئاغا جەمالاغا هەبوو جەمالاغا ڕەبتی بە منەوە هەبوو بەڵام ئەو وەکو بزوتنەوە وەکو کاتەش هێن بوو حرەکەی شتراکی و ئەو ڕەبتی بە مەلازم هینەوە بوو کاک ئالیاسکەریەوە بوو بەڵام لەگەڵ من عێلاقەیە بوو ڕەبتەکە لە بینی منابوو ئەوان کاغ نامەکانمان خوێنەوە بۆ مەلابەختیاشدار بوو هەر نامە هاتە بۆمانە پێشمەرگان 6 پێشمەرگیان هاتبوو هاتبوونەوە ناو سلێمانی لە خۆیانەوە چوونە ماڵی برادەرێک خۆیان ناسیبیان چوونەوێ مەلابەختیار وتم مەلا کام وایە نیانێنی نێبان ئێرە نەبینن و نێنە ئێرە چکۆوێ مەقڕمان بوو ماڵی ئێمە وتی نە من ئەچم بزانم شوێنێکیان بۆ بدۆزمەوانە بیان بەمە ئەوێ ئیتر شوێنەکە ئەو بردنی لە چەند جارێک شوێنەکانیان گواستەوانێ ئەمە من و ئەو لێری سەیمەجی سێقۆڵی ئەو سەردەمە بەڕەسمی وەکو تەنزیم وەکوەوەی من مەسئول بووم لە پێشمەرگەی داخلی من مەسئولی ڕەسمی ئەو ڕاستە مەلابەختیار و کاتە مەسئول کۆمیتەکە بوو بەڵام ئیشەکانمان دابەش بوو من مەسئولی مباشر بووم بەشی عسکەری من مباشر بەڕەسمی لە شەید ئارام و لە ئەم پێشەوەی کە بچێتە دەرەوەمانە بەڕەسمی کە ئەو لە زێمان تەشکیل کردو من دانراوم بەڕەسمی خۆ برادەرەکە ئەو 6 پێشمەرگەی چیە بوون کە هاتبوون ئەو 6 پێشمەرگەیەکی چیار ناویین بۆ غەریبی ئەمینی خولەی بوو یەکیان عەمەری ئەو ڕەحمانی هێلکەیان پێوە یەکیان کوڕێکە فاخری ناوە ئێستر ماوە تا لە کەرکووک
کوڕێکی کەشیان سۆرانی ناوبەوە شەهید بوو کوڕێکی کەشیان فەتاحی ناوبوو فەتاحی ژاوی شەر ئەمری خوای کرد لەگەڵ برازایەکی کاکسالار هەبوو پیانە و ناوەکەی بەزە بدێستا ناوەکەیم لەبیر نەماوە ئەم شەش کەسە بوون. اینجا ئەم شەش هەوڵمان نابگەڕێن کە تاقیبمان کرد ئەمەی کە ئارام وان کاڵەن مدیر جەمال ئاغا بەڕەحمە بێەوە ئەمری خوای کرد کە پێم وتی ئاوات باشە ئەوە قەیناکە عەلی ئەسکەری کابرایەکی عەسکەریە و قەرعاراتی سێرسێراوتی ئارام بۆ بە چۆتە سەر ڕێی عەلی ئەسکەری وتی یانی چی وتی پێشمەگە بنێرن بۆ ناو شار و مسیارە لە چۆن بۆ پەیان کرێ چێ ئەختیالات بکەن و بچن مدیری ئەمن کوژنەوە بە چیە کرێتی کاکە واز لە من بێنە تاقیبی مدیری ئەمنمان کرد سیرمان کرد ئەو ڕۆژانەی کە ئەگەر بێتە نادی هەموو مەتیقەکە بە ئەمن و ئەسایشە جیرێت مێشیش ناتوانێت بە مەتیقەکە ئابڕوە ئەوە ناکرێت بیرمان لێکرەوە چی بکەین لە ئاخر جارە بیرمان لەوە کردەوە کە شتێک بێ هیچ نەبێت دەنگ باتەوە این بیری ئەومان کەوتمان محافظی سلێمانی بیتاقەکە بۆ دەرچوو بیتاقەکە بۆ محافظی سلێمانی دەرچوو محافظ بە دوو پۆلیسەوە دایمە لاوەی شوێنی ئێستەی کا کۆسەتی لێ دوو ماتۆڕ بە دوو سیارێکی هێنیش بە دوایەوە بوو مەسەلەحەیەکی دو پۆلیسی تیا بوو ئەهاتن بۆ ئەو کاتە محافزێدا لە ناو سەرا بوو لە بەردەرگای سەرای کۆنی ئێستا لەوێ دەوامێ کرد اینی ئەوەمان کرد پێش بەرگەکانیش کە لە ناو خۆیانە بوو بە شەڕە لە هیچ ماڵە ژیان نەیە بۆ بەس کێشیان لە بینیەکە ڕێنە ئەکەوتن هاتین چوار پێشمەگیانمان ناردنەوە بۆ دەرەوە ئەوەی هێشتمانەوە ئەو کوڕەکە ناوی فاخرە ئێسەژماوە لەگەڵ ئەو سۆرانەی کە براکەی لە ئاخرێن باسکەم براکەی شەیدی کرد ئەم دوانەمان هێشتەوە کە هێشتمانەوانێ ئەوانمان ناردەوە ئەم دوانێتە تەختیری ئەومان دانا کە محافظ چۆنیەت باشە بەیانی مزگەوتێکی لێبوو لە لای سەعاتاکۆیە مزگەوتەکە گڵ بوو هەورەبانێکی هەبوو کەورەبانێکی کۆن تاقیبەوەمان کرد ئەو دوو پێشمەگەی بنێرینە سۆران و لەگەڵ ئەو فاخرە ئەمانە سۆران کڵشکۆفێکی مزەلی 75 پێبوو ئەوش کڵشکۆفێکی کەی پێبوو ئەو کاتە حەمەی مام عەلی و ئەوان ئەمانە مەفرەزەیەک بوون یاسینە ڕەش کە ئیعدام کرا یاسین مەسئولیان بوو باشە من بە یاسینم وتم با حەمەش بێت حەمەماندانە لە لای چاخانەی سەعاتاکۆی و بە دەمانچەیەکەوە دەمانچەیەکمان نایە لەو کاتێک کە ئەمان تەقە لە محافظەکەن پۆلیسی سیارەکەی دواوە ئەم ئەگەر هەر بە ئاسمانیشە تەقە بکات بۆ ئەوەی مەشغوڵێتە دروست کات نەزان لە چۆ تەقاکرێ وا بزان لە مولایەکەەوە تەقیان لەیەکرێ ئیشارەتی بەلابەختیارەکە کە برادەرەکە گەشت بەلابەختیاری ئیشارەتی هەردووکیانەکە کە حاضر و ئامادە بن ئەوە ئێستا ئەگات ئیتر ئەڕۆن مەلابەختیار خۆشی لەوێ نامێنە ڕۆ پێشمەرەکان هەردووکیان سیارێکمان لە دی ئەم دیۆ بۆدا نابوو تەکسیەک ئەبەی خۆشەی ناوبوو باشە بە تەکسێکە ئەبک لەگەڵەوان تەقەکانیان کرد لە محافظ سیارەکان بێژا بوو بەڵام نەمبەر سەیرە حەمەش نازام تەقەی کردیان لی کردبوو کە هاتەوە دەمانچەکەی پێ نەبوو وتم حەمە کوا دەمانچەکە وتی دەمانچەکەم خسۆتە ماڵێکەوە دوای وتمان بڕۆ بیێنە دوای چوو نردمان هێنایەوانێ ئیتر دوو پێشمان کرد دەرچوون ئەو شەوە لە ناو شارمانەوە بۆ ڕۆژی دوایی نردمانەوە ئەو چالاکیە دەنگێکی زۆری یایە چکۆ مەحافظ وەکو مەسئولی ئیدارەی شارەکە و پیاوێکی خراپیش نەبوو ئیتر ئەم چالاکیەی مەحافظ بەم شێوەیە کە بۆم باسکردی خۆ دلێری سەیمەجی خۆی ماوە لە ئەوڵی تا ئاخری بەیەکەوە بووین ئەلاساز کە بەختیار ئەڵێ کە بازەکە هەر باسی خۆیەکە ینی ئەزای یەکێ لە مشکلەکانی ئەم برادەرە ئەوەیە سابێ بۆ ئەو برادەرە ڕەفیقانەی ناکە کە لەگەڵا بوو ئێستا من سەرتی بووم لە مەتیقەیەکە باشە ماقولە لە هەموو شەڕەکان بڵێ من ئەو شەڕەم کرد وام کرد باشە کە من بە تەنیا ناتوانم ئەو شەڕە بکەم
ئێ باشە ئەو شتە ئێمە من و ئەو دلێر سێقۆڵی ڕاستە برادەرەکانی کە پێماوەتون تاقی بکەن بۆ تاقیباتی ئەوانە بەڵام مباشر من و مەلاوەکان دقیق بەیەکەوە بووین بۆ هەموو خطەکان و مشتەکان. ئەی کاگیاسی نەڕەشوە ئەوان بۆ گیرە ئەو کاتەوان بە ناوی کۆمەڵەوە نەبوو ئەمە ڕاستیەکەیەتی ئای بە ناوی چیەوە؟ ناوی یەکێتی نیشتمانی یاسێنیش هەر بە ناوی یەکێتیەوە قسەی لەگەڵ هەم حەمەی مام عەلی هەم ئیسماعیل قاسم سەلاح هەبوو سەلاح مەجی ئەوانش یاعدام کران سەلاحوانیش ئیتر من خۆشمان مەجموعەیەکمان تەسلیم کردبوو کە وەک تەنزیماتی خۆمانەوەمانە. یاسین زۆر پیاوێکی جددی بوو زۆر پەلەپەلکەر بوو دایمە نەسیحەتمە کردم و یاسین بۆ خاتری خوا وریابە زۆر ئەوە پەلە مەکە. پێشەوەی مەحافز دوای ئەوەی مەحافز بوو کەین ما کرد. یاسین ڕۆژێک پێی وتم وتی کوڕێکە بوو کوڕێکە بوو هێنی ناو بوو فەرهادی مەلارڕەزا ڕۆژی ها پێی وتم وتی وەڵا کاگاوات پەیوەندیمان کردووە بە هینەوە بە فەرهادی مەلارڕەزا. منیش وتم یاسین گیان فەرهادی مەلارڕەزا چۆن نەتوانین پەیوەندی پێوە کرد چیە لێو پیاوێکی خراپ نییە وتم هەر تەماشی باش نیە وتم بۆ پیاوێکی سەرسەریشتی وە معامەلاکردتم چۆن شتی واکەن وتی کاکە من نەمێناوە نەسرەدین کوڕێکمان نەبوو نەسرەدینی ناوە بوو سایقی ئەو کاتە چدی جوتیاران هەبوو مقڕەکان لە جادەی مەولەوی بوو سایقی ئەوێ بوو تەنزیم بوو خۆی برادرانی خۆمان ئەویان هێنا بوو وتی ئەو هێناوێتی بە منی ناسان توێت ئێمە ڕەفیقمە و وا باشەوەمانە بە یەکۆتوانین ئەمەلیە بکەین. ئەو کاتە ئێمەش تەختیری ئەوماندا نابوو مدیری تەربیەی سلێمانیە و کاتە باسێکی دین بوو منماندانا کە ئەمە ئەختیالکی ئەختیالەکەشماندانا چی بکەین کێ بکەین بەم دوانە بیکەین بە فەرهاد و بۆ کوڕە نەسرەدینە. خۆم دووسێ ڕۆلەوە پێشچووم تاقیبی ماڵەکەیانم کرد زۆر تەبیعی بوو کابرا هات و ئەڕۆی و نەحیمایی هەبوو نە هیچی هەبوو ماڵەکە خۆم چوم سەیری ماڵەکەیانم کرد هەر خۆی لە ماڵەوە کەسیشی نەبووە. پێش ئەوەی کە قەرار بوو کە وتمان لەبێ بەیانی دوو بەیانی ئینەکەی بکەن ئەمەلێکە تەنفیزکەن برادەرەکانی خۆمان برادەرانی تەنزیمی خۆمان هاتن بۆ لام وتیان کە ئەو شەید ئازادی مەلا هەبوو ئەوش لە کۆمیتەکە لەگەڵمانم وتی کاگاوە مدیری تەربیە حیمایی لەگەڵا ئێمڕۆ دیومە چکە ئەوەی زانی کە ئەمەلێکەمانەوێت چکە لە کۆمیتەکە لەگەڵمان بوو. وتم چۆن وتی بە قورئان حیمایی پۆلیسی لەگەڵایە. وتم مشکم کرد کە شتەیەکەیە بە برادەران وتم شتەیەکەیە ئەمە ئەبێ ئیلا لەوە چێک کەشف بوو بێن. ئەو ڕۆژەی کە قەرار بوو ئەمەلێکە بکەین من لای یاسین بووم شوێنێک دایرەیەکیمان هەبوو لە جادەی مەولەوی بوو داخلی بوو ژوورێکی هەبوو ژوورەکە یاسین لەوێ مەراقی بوو ژوورەکە دوو دۆڵابیتیا بوو دەمانچە و هیلمان لەو دۆڵابادانە قمبەلە و دەمانچەمان لەو دۆڵابادانە لای یاسین دایرە بوو لەوێ من دانیشتبووم ئەو ڕۆژە چووبووم بۆ لایەن ئەومانەی تر چاوەڕوانی ئەوەین ئەمەلێکە بکرێ ئێوانە دەمانچەم بۆ بردوو بۆ یاسین کە بیان ناتی ئەمەلێکە بکرێ وەڵاهی دەوری نازان بزە بە سەعات چەند بوو چێشتە ناوێکی ئەوین بوو سوودفە من لە ژوورەکە هەستام چوون بۆ تەوالێت من کەش من تەوالێتەکە و وەختێکم زانی بوو بە دەنگەدەنگوێن کە یەک ساڵۆنی درێژە و سەیرکرد بە جارێ پەر بوو لە ئستیخبارات هەمووی جامانە سوول لە ملاو بە کڵەشکۆفە و تەلەبەشی تیا بوو بوو بەین و من ڕێک چوومە تەوالێتەکەەوە چوومە تەوالێتەکەەوە دەرگاکەم پێ خۆم بێدەنگ کرد ئیتر دەنگ نەما دەنگانی لەوێ کاگیاسینیان کرد لەوێ لەو ژوورە هەموو لەو ژوورە مەجموعەیە پێ شەش کەسی کەش بوون دانیشتون لەو ژوورە منیش ناڵم چوون بۆ لایەن لەوێ دانیشتەوە نەک تەنزیم نەبوونەوانی کە احتیادی لەوێ دان بەس ئەوەی شتەکە من و یاسین بووین من و یاسین ئینتیزاری ئەومانە کرد کە ئەمەلەکە ئیمڕۆ ئەیکەن ئەم دوو برادەرە تمەسە فەرهاد
استخباراتە لە ژێرە لە ژێر لەگەڵ استخباراتە استخبارات کە ئەو کوڕە قسەی لەگەڵا کردووە ئێوان بۆ شتێکی وا ئەگەڕێن و توێتی زۆر چاکە لەگەڵا نابڕۆ بزانە هەتا چۆ بیان بەشک سەرەوەیان بناسی کەواتە هەموو ئەو تەنزیماتە لەلایەن فەرهادەوە لەلایەنی فەرهادەوە ئەو لجنەیەی پێشمەرگە لەلایەنی فەرهادەوە ئاشکرا بوون اینجا کە ئەوە بوو ئێمە چاوەڕێەوەی ئەوەمان کرد وەختێک بزای استیقبالای بەسەر ژوورەکە بە سوتفە هەر سوپەی سێرێ بوو من هەڵسام چوم بۆ تەوالێتەکە کە دەنگ نەما هاتمە دەروانێ هەموو کەسی لێ نەماوە تەلەڤێکم بینی وتم ئەرەوە چی بوو؟ وتی وەڵا استیقبالات بۆ هاتن برادەرانە هەموو بردو کەسی لێ نەماوە چاڵ ژوورەکە منیش چی بکەم دوو دەمانچە و سێ چواقم بەلەی تایە نەمەوێرا یەکسەر ئەوانە بەرم هەڵسام بە پەلە تەکسیەکم گرۆخ چوومە بۆ ماڵی خۆمان ماڵەوەم لەگەڵ خۆم هێنا کاتە سەردەمی ئاباوانە بۆیان نابەسەریا و هەردوو دەمانچەکەەوە کردمە ئەلاگەیەکەوە لەگەڵ وتم تۆ بڕۆ بیڵفڕانەویش بردی بۆ ماڵی باوکی وتم نەیبێتەوە بۆ ماڵەوە بردی بۆ ماڵی باوکی داینابوو کەواتە بەو شێوەیە ئێوە هەموو ئەو ئەم جەماعەت یاسین گیرا باز یاسین گیرا لەوانە کە یاسین گیرا باشە یاسین کە گیرا ئەو مەجموعە برادرانەی کە گیرا منیشتن یەکسەر مەلا بەختیارە و کاتە لە ماڵی شەید جەمالە ڕەشە بوو لەوێ زیاتر لە ماڵی ئەوانە ژیا وتم مەلا یاسین گیراوە ئێمڕۆ وتی بەجددی وتم بەخۆ وتی جاوەڵا ئەوە خەتەرە بۆ تۆ ئاگال لە ئەبێت نەبێ بچیتەوە بۆ ناوەوەمانە وتم من ئاگام لە خۆمە وتم بەڵام بۆ معلومات بەخوا یاسین احترافەکە چونکە شەوی دوایی کە دەمانچەکەم بۆ بردبوو دەمانچەکەم ما بۆ دەسی ئیتر منش بە پەلە کە دەمانچۆشتەکەم ناردەوە بە پەلە تەکسیەکم گرت بۆ ماڵی یاسین بۆ ئەوەی بزانم دەمانچەکە لە ماڵی ئەوانە دەمانچەکەی لە ماڵیان یا لە ماڵنی ژنەکەی لە ماڵەوە بوو کە چوون بە ژنەکەی وتم یاسین ئەم ئێوارەی دەمانچەکەم ماوەتێ چی لێکرەوتی بەخوای چی لێنێویچ نازانم وتم بابە یاسین گیراوە بۆ ئەوەی تر وتم خەتەرە و گیراوە دەمانچەکە لەکوێ پێم بڵێ وتی ئەوڵ ئەو ماڵەکەی خۆ بگەڕێ ژووریە بوو هەمووی گەڕام دەمانچەکەم نەدۆزیەوە سێ چوار پیشەکەم دۆزیەوە دەمانچەکەم نەدۆزیەوە من لە ماڵەکە دەرچووم استیخبارایان بەسەر ماڵەکە دەمانچەکەیان گرت بوو باشە کاگیاسین ئەوانی ئەطرافیان کرد یا هەر فەرهاد بوو ئەو ڕاپۆرتەکانی فەرهاد بوو کە نا فەرهاد بەس هینێ ناسی فەرهاد بەس یاسینێ ناسی فەرهاد ئەوانی کەینە ناسی و منیش پێم وتبوو نەکەی نەسرەدین یاسینێ ناسی ئەویش گیرا هەمیان گیران کە گیرانی تر یاسین ئینی ئەوە احترافیەوەی کردبوو دوای من کە خزمەکانی خۆم چوومە سەردانیان کردبوو وتی پێی وتوین من ناوی ئەوم وتووە کە زانیمە ئەو ڕاکە تۆمان نازانم کە من گیراوم ئەو ڕاکە من ناوەکەیم وتووە ئەی باشە ئێوە بۆ نەگیران تۆ و کاکە حەمەی مام عەلی و ئەمانە کۆمەڵە خەڵک بوون ئێوە بۆ نەگیران من ڕامان کرد ناڵێم چوونە دەرەوە تاوان من ئەینەن ڕۆژ ئەینەن ڕۆژتی اختیفام کرد ئەینەن ڕۆژ کە قەزیەکە بۆ اختیفام کرد خۆم شاردەوە نەچوومە ماڵەوە بە ماڵەوە چوم بەس مەلا بەختیار مایەوە هەتا مەلا بەختیار مایەوە مەلا بەختیاریش لەگەڵ منە ئەویش هاتە دەرەوە شەوی دوایی تر مەلا بەختیار لەگەڵ ماها چوومە دەرەوە ڕۆشتم بۆ مەتیقی قەرەداغتم مەلا بەختیار باشە بۆ هۆی ئەوەی کە تەنزیماتی ئەوە جارێکتە هەڵۆشێتەوە و ترس و دۆڕاوچێکەوتەوە ناو شتێکی خراپ بوو ئەرە وەڵا مەجموعەی برادەر ڕایان کرد ئەو کاتە لە ترسا خۆرناویشان نەبوو بەڵام ڕایان کرد ئەوانەی کە لەگەڵ یاسین نابوون بەڕاستی هەمیان گیرا سمایل نەگیرا بوو چەند کەس یادام کرا لەوانەی کە لەبیر دەبێ وی من ئاگام لێبێ نەسرەدین یاعدام کرا یاسین یاعدام کرا ئەو سەلاحە یاعدام کرا ئەمانە برایەکی سمایل ناسم براکەی من ئاگام لێ نەبوو بەڕاستی دیار بۆ سمایلوان خۆیان پەیوەندیان پێ کردبوو ئەویش یاعدام کرا لەگەڵێن کاگاوت پێشەوەی کۆتایی بم بەرنامەیە بینین بۆ ئەم جارە باسی ئەوت کرد کە سۆرانەوەی تەقەی لە مەحافز کرد لەلایەن براکەیەوە کوژرا بۆچی؟ ئەمە
براکەی ڕۆژێک لە منتیقەی شارباژێر ئەوەی کە باسییان کە چکۆ من لەوێ نەبووم من بەسەرا چوون کە چوم شەی دارم لە منتیقەی قەرەداغ بوو ئەو مەلازەمەر من لەگەڵیان ناچووم چوینەوە منتیقەی شارباژێر کە چوین وتیان سۆران شەید کراوە کە براکان هێناوتیان ئەم شەیدی کردو لەسەر چی بۆچی جامەر بۆ باسکەم ئێمە من و سارا عەزیز و کاگارامانەوە کولیزنە دانیشتین لەگەڵیان ئەڵێ سۆران دانیشتۆ میسکە لە دووەوە یەک سەلی پێوە نابوو وتمان بۆچی سۆرانە کوشت تۆ براتەوەوانە وتی ئەمە ماڵی وێران کردوین ئایلەکەی تحتیم کردوین هەموو کوردی کرۆ بە دوشمنمان لەسەرەوە کوشتو ئیتر ئەوش لەوێ حکمیان نا بە ئەعدام ئەوشیان ڕەمی کردوتیان لەبەرەوە ئەمە براکەی خۆی بکوژێ سوێنە لەوانەیە وها بڕابێ بە عەرف و عادەت یەکێک هەڵ سێکێک کوژیەوە ڕاتەسلیمە بێتەوە بەڵێ کەواتە دوو برا لەوێ دوو برا بەیەکەوە ماوەیەکی کورت جا یەک سوتفەی سێر ڕۆژێک لەم دوو ساڵانەی دواییە لە شوێنێک داوات بووم کوڕێک وتی کاگاوە پرسیارێکە لێ یەکەم وتم فەرموو وتی فڵانە کەس برای سۆران بۆچی شۆڕش کوشتی چۆن کوژرا منیش بۆم باس کرد بەڵام نازام چێە بۆم باس کرد وتم ئەمە براکەی خۆی کوشتە بوو دوایی لجنەیەکیاندانا لجنەکەیکیان من بوو کاگاشەی داران بوو کاتە کاگاران بوو بڵێم سارا عەزیز بووم من بووم دانیشتیم قەراریەوەمانە ئەمە خەتەرە بێ ڕەمی بکرێ وتی ێزانی ئەو برای منە وتم وەڵای براوی ئەو برەوە نەبێ ڕاستەکەیەتی بەو شێوەیە بوو ماساتی سێرا بووە لەو شۆڕشا بەڕاستی یەکێ لەوانە بڵێن کە زۆر ناخۆش و ئێستاش قەت لە بیرم ناچێتەوە خەلیفەیەکە بۆ ئامر کرد و کەریمی برای مەلی ڕەشە جودەی کوشت جا ئێمە حەزەکەی لەسەر ئەوە بە تایبەتی پرسیار لێ یەکەم بەڵام لە ئاڵقەی داهاتوودا لەبەرەوەی کاتەکەمان کۆتایی هات بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمە ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرن کاگارام مرکزیەتی هەبوو ینی بە قسەیانەکرد پێشمەرگە وتی من تەنها بە قسەی ماڵی مەلاساوەکە شەیدکردنی ئارام بە پلان بوو چۆن شەید کرا من ئەگەر دەستم لە ڕێنی شەیدارامە بێ نۆ دانەمانگ بەخۆی و هەموو تەنزیماتی کۆمەڵەوە لەژێر دەستی منابوو ئەموو ئەوراقاتی بڵین کۆمەڵە تەقاریرەکان و ئەوەی هەبوو نەبوو سەڕوتری کۆمەڵە لەنا ئەو جانتایا بوو گۆڤارێکتان دەرەکرد بە ناوی ئاڵای شۆڕش ئەوە چێ ناوی ناو کاگارام دەوری چی بوو وتی کاگاوە تەقریرێکی مەلەفەکەی تۆم لابووە بردوو بە تەسلیمی کاگنەوشیوان و مام جەلالە بکڕم مەلەفەکەی ئەو مەلەفەی کە بەعس مەبەسی تۆ بووە مەبەسی نە نەوشیروان بوو نە مام جەلالیش بوو